سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و گەشتکاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی. عزیزان لاڵقێکی تر لە بەرنامەی دیدار و ڕاوەوە ئەتوێنێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بڕگە بابەتەکانی ئەم بەرنامەیە. لاڵقەی ئەم هەفتەی بەرنامەکەماندا بینەر و بیسەری بابەتێک دەبن بە ناونیشانی شێرزاد حەسەن لە گەڵکەندەوە بۆ جەنگاوەری ڕۆشنایی کە لێکدانەوەی کتێبێکی مامۆستا شێرزاد حەسەنە لە نووسینی بەڕێز سلێمان مستەفا حەسەن. بۆ هیوایی ناوڕۆکی بەرنامەکەمان جێگای سەرنجی ئەوەی خۆشەویست بێت و فەرمون بۆ درێژەی بەرنامەکە. شێرزاد حەسەن لە گڵکەندەوە بۆ جەنگاوەری ڕۆشنایی، نووسین سلێمان مستەفا حەسەن. تێڕامانێک لە کتێبی لەسەر بەنجی خۆم ناڕوێمەوە. هەندێک مرۆڤ هەن کە ئاسایی لە ژیان دەژین و ژیان بەڕێ دەکەن و تێدەپەڕن. هەندێکیش هەن کە لە ژیان دەژین و دەبنە بەشێک لە ویژدانی سەردەمەکەیان و دەبنە ئەستێرەی نیشتیمان. مامۆستا شێرزاد حەسەن لەو جۆرە مرۆڤانەیە، بۆیە خوێندنەوەی کتێبی لەسەر بەنجی خۆم ناڕوێمەوە تەنها خوێندنەوەی بیرەوەریەک نییە. گەشتێکە بەناو مێژووی جەستەیدا، جەستەیەک کە لە گەڵکەندەوە دەست پێ دەکات و لە فینلەندا دەگاتە جیهان، بەڵام هەرگیز پەیوەندی بە یەکەم وێزگەکانی ژیانی نەپچڕاندووە. ئەو منداڵە دواتر بوو بە شێرزاد حەسەن. لە ماڵێکدا گەورە بوو کە باوکی قومارچی و دایکێکی میهرەبان بوو، بەڵام ئەوەی لە ناخی شێرزاد دامایەوە نە دەنگی قومار بووە نە تامی برسێتی و شکست، بەڵکو خۆشەویستی و قوربانی دایکی بوو، دایکێک کە ماندووبوونی ژیانی هەڵگرتە بوو و لە ژێر باری دڵتەنگی و نەداریشدا هێشتا دایکایەتی دەکرد. ئەوە پلکە زارێ بوو. شێرزاد حەسەن لەم کتێبەیدا تەنها چیرۆکێکی خۆی ناگەڕێتەوە، بەڵکو چیرۆکی نەوەیەک دەگەڕێتەوە، نەوەیەک کە لە نێوان هەژاری و هیوا، لە نێوان ستەم و خەون، لە نێوان داگیرکاری و ئارەزووی ئازادی گەورە بووە. گەڵکەند، گۆمی میری کوران، خەرەندی ڕەوەندەست، وێستگەی شەمەندەفەری هەولێر، بەغدا، سلێمانی و فینلەند تەنها شوێنێک نین، وێزگەکانی دروستبوونی مرۆڤێکن. هەر وێزگەیەک بەشێک لە کەسایەتی شێرزاد دروست دەکەن. لەگەڵکەن تامی برسێتی و مەرگ و کرێکاری ناسی، لە ڕەواندز سروشت و ئازادی و خەرەندی ناسی، لە وێستگەی شەمەندەفەر جیهانی دەرەوەی ناسیوە، لە زانکۆ پەنجەرەی ئەدەبی جیهانی وەکراوەتەوە، لە سلێمانی هێلانە و ماڵ و کەژاڵ و وەفای شارێکی ناسیوە، لە فینلەندا مانای دوورکەوتنەوە لە نیشتیمان و نرخی نیشتیمانی ناسیوە. لە نێوان هەموو ئەم وێزگانەدا دوو کەس بە شێوەیەکی بنەڕەتی لە دروستبوونی ئەو مرۆڤەدا بەشدارن: دایک و مەلا هەمزە. دایک لە کتێبەکەدا تەنها دایک نییە، ناوەندی هەستی مرۆڤایەتیە. شێرزاد لەسەر دایکی دەنووسێت: دایکم ژنێک بوو لە فرمێسک. لە ئەدەبی نوێی کوردیدا دەگمەنە بتوانرێت بە چەند وشەیەکی کەم ئەو هەموو خۆشەویستی و ئازار و قوربانیە کورد بکرێتەوە. ئەوەی شێرزاد لە دایکەوە فێری بوو تەنها خۆشەویستی نەبوو، مرۆڤ بوون بوو. بەڵام ئەگەر دایک فێری میهرەبانی کردبێت، مەلا هەمزە فێری پرسیارکردنی کرد. لە جوانترین بەشەکانی کتێبەکەیدا شێرزاد هەوڵ دەدات سکێچێکی مەلا هەمزە بکێشێت. خۆی پێی وایە پۆرترێت ناتوانێت ڕۆحی ئەو مرۆڤە بگرێتەوە. ئەو مەلایی کە کتێبی جیاواز و قاچاخی دەخوێندەوە، لە دەسەڵات نەدەترسا، هەژاری بە چارەنووسی خودایی نەدەزانی و دەیگوت: هەژاری و نەداری دەستکردی ئاسمان نین، بەڵکو بەرهەمی نەبوونی دادپەروەریە لەسەر زەوی. ئەگەر بە هەڵەدا نەچووبم دەتوانین شایەتی بدین کە ئەم ڕستەیە سەرەتای شۆڕشی فکری شێرزاد حەسەن بوو بێت. ئەو لەم کتێبەدا بە ئاشکرا دەڵێت کە پێشەوەی نووسەر بێت خوێنەر بووە، بگرە هێشتا خۆی بە خوێنەر دەزانێت. دەڵێت باوەشی کتێب لای ئەو خۆشتر و خۆشەویستتر بووە لە باوەشی خۆشەویستی و دڵداری. ئەودان پێدانانە هەموو تێگەیشتنەکانمان بۆ کەسایەتی شێرزاد دەگۆڕن، چونکە زۆر کەس بە نووسینەکانی دەیان ناسین، بەڵام بناخی ئەو نووسینانە خوێندنەوەیە. شکسپیر، گۆسا، سێرڤانتس، نیکۆس کازانتساکیس، گاندی، پاولۆ فرێرا، چیخۆف و دۆستۆڤیسکی هەمویان لەو جیهانە فکریەدا ئامادەن. شێرزاد بەڕەخنەوە دەڵێت: ئەی بە ئینگلیز بیت و شکسپیر نەناسیت، ئەی بە ئەڵمانی بیت و گۆتەت نەخوێندبێتەوە، بەڵام ئێمە زۆر جار لە ئەدەبی خۆمان دوورکەوتوینەتەوە. بەڵێ بینەران، لێرەدا ناوەڕێکی کورد و دواتر دێمە وڵاتان. بەڵێ بینەران، دەست دەکەینەوە بە درێژەی بابەتەکەمان
لە ڕوانگەی مامۆستا شێرزادەوە. لە ڕوانگەی مامۆستا شێرزادەوە پەروەردە نابێت ئامڕازێک بێت بۆ دروستکردنی ملکەچی و دۆگمایی. هەر بۆیە مامۆستایان بانگێش دەکات کتێبی پێداگۆگی ستەم لێکراوانی پاولۆ فرێرە بخوێننەوە، چونکە لە باوەڕی ئەودا پەروەردە دەبێت مرۆڤ ئازاد بکات. مرۆڤ ئازادیش بێنتە بوون، نەک بیکاتە بەرهەمی سیستەم و کۆیلایەتی و ملکەچی. لە بەشە جیاوازەکانی کتێبەکەدا مامۆستا شێرزاد بەردەوام لە جەنگدایە دژی تاریکی وەیە وتەیەکی پڕحیکمەت دەنووسێت. پێم وایە دەبێت دەستەواژەیەکی ناسراوە. دەڵێت ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناژین، لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەژین. ئەم تاریکیە لە ڕوانگەی ئەودا تەنها سیاسی نییە، تاریکی بێپرسیاری و ڕەوایەتی دانە بەستەم و کەم تەرخەمی بە مرۆڤ. بەڵام مامۆستا شێرزاد مرۆڤی مەرگ نییە، مرۆڤی ژیانە. هەر بۆیە پرسیار دەکات بۆچی جەلالەدینی ڕۆمی لە شەرق و غەرب خوازراوە و خۆی وەڵام دەداتەوە، چونکە ژیان دۆستە. هەر لەو ڕێگەیەشەوە دەچێتە ناو جیهانی نیکۆز، کازانساگیز و ئیسا و گاندی. لە فینلەندا دوو لە نیشتیمان بەڕای بەندەیەکێک لە گەورەترین بەرهەمەکانی خۆی دەنووسێت. دوحشەوی دابەزینی ئەیسا. لەوێدا کوردستان بە ئەیسا دەشوبهێنێت، چونکە هەر ئەیسا نییە لە خاج دراوە، وڵاتەکەویش لە خاج دراوە، گەلێک کە لە نێوان چوار دەوڵەتی داگیر کردادا بەشکراوە. بەڵام ئەو پێکشواندنە بەراوردکاریە تەنها بانگەشەیەکی سیاسی ڕوت نییە، بەڵکو هاوارێکی مرۆڤایەتیشە بۆ داد و ئازادی. هەروەها لەم بیرەوەریانەدا مامۆستا شێرزاد بە توندی ڕەخنە لە حیزبە کوردیەکانیش دەگرێت، بە تایبەتی دوای ڕاپەڕینی 1990 هەرێمی کوردستان و شەڕی ناوخۆ. بە باوەڕی ئەو زۆرێک لە خەونە گەورەکانی ئازادی و لەو قۆناغەدا تووشی شکست بووە. بۆیە پرسیار دەکات، گلەی دەکات، بەڵام بێهیواش نابێت. جوانترین تایبەتمەندی ئەو کتێبە شایەدیدانە کە مامۆستا شێرزاد هەموو ئەوانەی دەستیان گرتووە لە بیری ناکات. مەلا هەمزە، مەلا سامان، دکتۆر مەولود ئیبراهیم، مامۆستا تەحسین، حەیدەر کەریم، مەحموود زامدار، شکرۆڵڵا بابان و دەیان کەسی تریش. ئەوەش نیشانەیەوەیە کە گەورەی لە ڕوانگەی شێرزاددا بە مانای لەبیرکردنی هاوڕێیان نییە. مامۆستا شێرزاد مامۆستایەکی سەرسوڕهێنەرە. لە بیرکردنەوەیدا تەنانەت باسیەوە دەکات کە سەرڕای ستەم و تۆقاندنەکانی باوکی، بەڵام بۆنی جلەکانی باوکی دەکرد بۆ ئەوەی بزانێت باوبوون چییە و دەبێت چۆن بێت و ئەم ڕازگۆیە ئەوەندە قوڵە کە ژیانی خۆی دەکاتە کتێبێکی کراوە بۆ خوێنەر. هەروەها شێرزاد حەسەن نووسەری ژنانە. ژنان یان ژن لە نووسینەکانیدا تەنها کارەکتەر نییە، مرۆڤە، بوونەوەرێکە شایستەی ئازادی و ڕێزە. بۆیە هەمیشە دژی ستەمکردن لە ژنان و دژی باوک سالاری وەستاوەتەوە. ئەو مرۆڤ دۆستە ژینگە و ژینگە پارێزیشە، پەروەردەکارە و ڕۆشنبیرێکە کە بەردەوام داوای مرۆڤ بوون دەکات. هەر بۆیە شێرزاد حەسەن تا ئێستا نووسەری وەڵامەکان نییە، نووسەری پرسیارەکانە. بەڵام جوانی کتێبەکە لە ئازارەکانی نییە، لە ڕاستگۆیەکەیدایە کە وەکو خۆی باسی دەکات، گلەی لێ دەکرێت کە بەو ڕاشکاویە دێتەگۆ. مامۆستا شێرزاد حەسەن لەم کتێبەدا هیچ شتێکی نەپاراستووە، لە خێزان، لە کۆمەڵگا، لە ئاین، لە سیاسەت و تەنانەت لە خۆیشی پرسیار دەکات. بۆیە ئەم کتێبە تەنها چیرۆکی ژیانی نووسەرێک نییە، چیرۆکی گەشەکردنی بیرێکی یاخیە کە دەیەوێت هەموو شتێک بخاتە ژێر تاقیکردنەوەی پرسیار. من داری هەزار ڕیشەم و ڕەگم ڕۆچوەتە نێوەم خاکە و هەموو خوشبنێکیم کوردستانم لە خۆ گرتووە و بە هیچ زریان و ڕەشەبایەک لە بەخیم خەڵکەوەم. من کۆمەڵام من هاوشانی دا پیرەی پێشکۆمەوە بوو لە نێو چاوان ئاژین بۆی کوردستان و ڕێنی من یەکەم پێش قەراوڵی لە گۆڕناوی زنجیری ساواک و دار و کەلەپچەی من لە قاودەری کڕنووش و دەنجی ڕەسە من گوردان شۆرە سوارانی شارەزای سەنگەر و قاڵ. ئەم ئەزمونانە لە ناخی مامۆستا شێرزاددا نەبوو نەزام، بەڵکو بوونە سەرچاوی تێگەیشتن لە مرۆڤ. هەر بۆیە ئەم کتێبە شایستەیەوەیە کە تەنها وەکو ژیان نامە نەخوێندرێتەوە، دەبێت وەک ڕۆمانێکی ژیان، وەک نۆڤڵێکی مرۆیی و وەک بەڵگەنامەیەک
بۆ سەردەمێک بخوێنرێتەوە، چونکە لە کۆتاییدا شێرۆی پلکەزارێت تەنها چیرۆکی ژیانی خۆی نانووسێت، چیرۆکی مرۆڤێک دەنووسێت کە لە ڕژهەڵاتی ناوڕاستدا هەرگیز لە گەڕان بە دوای ڕووناکیدا نەوەستاوە. لە کۆتایی کتێبەکەدا داواکاریەکی سادە دەکات، دەیەوێت تەرمەکەی بسووتێنرێت و خۆڵەکەی بخرێتە خەرەندی ڕەواندز، ئەوە سێتە کورتە پوختە، تەواوی ژیانێتی. مرۆڤێک کە لە سروشتەوە هاتووە و دەیەوێت بگەڕێتەوە بۆ سروشت. دڵنیاییە ناوی بە زیندوی دەمێنێتەوە و لە ناو وشەی و پەیامەکانی کە لە تەواوی کتێبەکانیشیدا جێ دەهێڵێت. لە کۆتایی کتێبەکەدا داواکاریەکی سادە دەکات، دەیەوێت تەرمەکەی بسووتێنرێت و خۆڵەکەی بخرێتە خەرەندی ڕەواندز، ئەوە سێتە کورتە پوختە، تەواوی ژیانێتی. مرۆڤێک کە لە سروشتەوە هاتووە و دەیەوێت بگەڕێتەوە بۆ سروشت، دڵنیایە ناوی بە زیندویی دەمێنێتەوە لە ناو وشە و پەیامەکانی کە لە تاوی کتێبەکانیشیدا جێ دەهێڵێت. لەسەر بنجی خۆم ناڕوێمەوە، تەنها ژیان نامەی نووسەرێک نییە، تەنیا ژیان نامەی مامۆستا شێرزاد حەسەن نییە، ژیان نامەی خوێنەرێک بوو کە بوو بە نووسەر، مامۆستایەکە کە بوو بە ڕۆشنبیر و ڕۆشنفکر، و مرۆڤێکە کە تا دوا هەناسە لە پرسیارکردن لە جەنگی دژی تاریکی نەوەستاوە و کۆڵی نەدا تا ئەم ساتش. لەسەر بنجی خۆم ناڕوێمەوە کتێبێکە پڕە لە ڕازگۆیی و بوێری، پڕە لە جوانی مێژوو، هەر بۆیە ناوی مامۆستا شێرزاد حەسەن تەنها ناوێکی نییە لەسەر بەرگی کتێبەکان، ئەو جەنگاوەرێکی ڕووناکیە لە ڕەشهەڵاتی ناوەڕاست. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش، بەڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش، بەڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش، بەڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات، لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا. لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات، لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا. ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیرساو، لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گڕێک ڕاسا. ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیرساو، لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گڕێک ڕاسا. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش، بەڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش، بەڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات، لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا. لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات، لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا.
كرت سكندوا بدستي خاراوين كرت سكندوا بدستي خاراوين هدي لكوز بواران بهستي پاراوين بهستي پاراوين سڵاوی گەرمی دڵی پڕهمێنی مەت پێشکەش هەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕهمێنی مەت پێشکەش هەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چن ئاگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چن ئاگرێ بەرگا كرت سكندوا بدستي خاراوين كرت سكندوا بدستي خاراوين هذي لكوز بواران بهستي پاراوين بهستي پاراوين سڵاوی گەرمی دڵی پڕهمێنی مەت پێشکەش بەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕهمێنی مەت پێشکەش بەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چن ئاگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چن ئاگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چن ئاگرێ بەرگا بەڵای عزیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەنامەم ڕۆژمان تا لە ئەڵقەیەکی دیکەم بەنامەیە بەیەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرانی و شادیدان دەستپێرم.